ئەم شەو باسی کارکردنی ژنانەکەی. جا ئەم مژارە ئەتوانم بڵێم گرێوگۆڵێکی لەسەرە. پەرژینێکی قایم بێ ئافرەتێک کە شان بەشانی پیاویشکا ئافرەتێکی بێڕێزە، واگەر ئافرەتێکیش ئەگەر لە ماڵەوە دانیشێ و هیچ ئەرکێشی خێزانی و کارکردن نەگرێتە ئەستۆ، ئافرەتێکی بەڕێزە. ئەگەر ئەمەش واز لێبینین و ئەمەش جێبێڵین، منە پرسم ئەم شەو لە بەڕێزان خودی کارکردن چییە؟ کارکردن بۆ نێرومەی هەیە و ئاینی ئیسلام و توێتی ئافرەت کار نەکا، ئاینی ئیسلام و توێتی ئافرەت شۆڕژ نەکا، ئاینی ئیسلام فەرموویەتی ئافرەت سیاسەت نەکا. من وەڵامی دواپرسیاری خۆمم لایە لە بڕۆی هەڵاڵەخان لێرەیە و ئەتوانم ئەگەر ساڵانێک وەک چالاکوانێک بەشدار بوو بێ لەگەڵمانە و میوان بوو بێ، ئێستا پەرلەمانتارە. ئەمەی کە تۆ ئێستایەکەی دووری دینەیان چی؟ بەناوی خۆی گەورە. طبعاً ئێمە ئەگەر سەیری قورئانی پیرۆزکەین، ئەسڵ لە ئینسان کە هاتووەتە سەرزەوی بۆچی هاتووە؟ لیەبلووەکم ئەیوکم ئەحسەن عەمەلە. باسی عەمەل هاتووە، یعنی ئینسان هاتووە بۆ کردار هاتووە، بۆی ئیشکات. یعنی ئیشکردن بە ژن و پیا و دراوە. وەقول یعملوا فسيرى الله عملكم ورسوله والمؤمنون. کەواتە ئێمە بە ژن و پیاوەوە خوای پەروەردگار داوای ئیشمان لێەکە. ئەمە یەک. دوو، خوای پەروەردگار مرۆڤی خستۆتە سەرزەوی بۆ جێنشینایەتی خۆی. جێنشینایەتی پەروەردگار بۆ ئاوادانکردنەوەی زەوی بە کێ ئەکرێ؟ بە ژن و پیاوەکرێ. کەواتە ژنیش وەکو پیاو ئەو مەجاالەی پێدراو کە کار بکە. شێوازی کارەکە ئەوەی کە تۆ ئاماژەی پێەکەی ئەکرێ جیاواز بێ، ئیشی ژن شتێک بێ، ئیشی پیا و ژنی شتێک بێ، بەڵام هەردووکیان داوای کاریان لێکراوە. لە شوێنی کا فەرمێ من عمل صالحا من ذكر وأنثى یا ئەو ئونثى. کەواتە ئەوەی کردەوەی چاکەکە. کردەوەی چاکیش جاری وا هەیە تۆ ئەبێ بچی ئیش بکەیت و بیبەخشی. وەکو خێزانی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم دایکە زەینەبە ڕزای خوای لێبێ ڕستنوچینینی کردووە و دوایی بە پارەکەی سەدەقەی کردووە، کەواتەوە کاری کردووە. ژنێکی تر باخی خوڕبای هەبوو ڕۆژتۆڕ نیوێتی کاری کردووە. کەواتە ئەمە چیمان نیشانەدا؟ ئەومان نیشانەدا ئەسڵی هاتنی ئێمە بۆ سەرزەوی بۆ کارکردنە، نەک بۆ ئیسراحەت. ئەوە شوێنەکە ژینگەکە پێگەکە ئەیگۆڕێ کاری ژن و پیاو چۆنە و ئێسا بێ چی بکات. وەز کۆمەڵ زەوابیتی شەیە بووی کەوا ژنان کە ئیشان کرد لە ئیشێکی تر لەو ئیشانەی کەوا پێویستیاتی ژیانیانە باسی عملی دەرەوە بکەین بۆ دەرەوە تەصنیف کراوە بۆ کۆمەڵە لایەن. بەڵام ئەوەی کە گرنگە ئەبێ لە عملی ئافرەت کە هاتە دەرەوە تایە هەبێ، یەکەم ئەمنی مەکانی هەبێ، لە شوێنەکە ئەمنیەت و ئاسایشی بپارێزرێت، ئەنی ئیهانی پێ نەکرێت، زوکایەتی پێ نەکرێت. دووهەم ئەبێ لە ڕووی ماڵی و حسابی بۆ بکرێت. یعنی جیاواز لەگەڵ ئەوانی کە هێنی نەکرێت، ئەم کەمی پێ بدرێ و یەکی کە زیاتر پێ بدرێ. و هەروەها لەگەڵ ئەمنی مالی ئەمنی نەفسی و ئیجتیماعیشی هەبێت، لە ڕووی دەرونیەوە شکۆی وەکو مرۆڤ حسابی بۆ بکرێ، وەروە لە ڕووی کۆمەڵگەییەوە لە کۆمەلگا بە چاوێکی جۆرێک سەیری نەکەن. وەکوی جەنابەت باسیەکەی ئەگەر کەسێک چوە دەرئیشی کرد فەرقی هەیە سیرکردنی لەگەڵ ئەوەی کەوا لە ماڵە دانیشتووە. هەموو ئەمانە ئەوەیشی کە لە ماڵەوەیش کارەکات، ئەو ژنێشی لە ماڵەوەی بێکار نییە، چونکە سەرەکی ترین ئیشی ئافرەت پەروەردەکردنی مناڵە. ئەوەش کارێکی گرنگە. هەر ئەمەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێت لە بەهەشت بینیم ژنێک خەریکە پێشم ئەداتەوە دەستی گرتۆ بە قوڵفی بەهەشتەوە. وتم ئەوە چییە؟ وتی مناڵم پەروەردە کردووە، مناڵی بێ باوکم پەروەردە کردووە. کەواتە ئەمەش عەمەلە، بە عەمەلی ئەو ژنە ئەوەی بردوێتەوە. هەموو ئەمانە ئەوە گەێنن کە لە ئاینی پیرۆزی ئیسلام ئافرەتیش وەکو بیا و بەرپرسە لە کارکردن، هەر کەسێ و لە شوێنی خۆی و هەر کەسێ و لە پێگەی خۆی.
کە ئەبێ گرنگی بەبە بدرێ و عملی دەریشۆ بە هەمان شێوە وەکو ئاماژەم پێکرد ئەبێ لەگەڵ کۆمەڵی زەوابی تا حسابی بۆ بکرێت چونکە ژن لە ئیسلامە خاوەنی شەرەف و ڕێزە و ئەبێ ئونوسەتی ئافرەت بپارێزرێت یعنی چونکە ژن منبعی خۆشەویستی و حەنانە پەروەردەی مناڵەکە بە سینگی مناڵەکەی گەورە ئەکا خۆشەویستی پێدا و هەروەها ئافرەت ئەبێت پیا و سێبەری بێت ئەبێ براکەی سێبەری بێت ئەبێ کوڕەکەی ئاگای یعنی کو بڵێن پشتیوانی بێت لە ئیش و کارە ئەنی خۆی بەتەنها نابێت وەکو بڵێن بخرێتە دەرەوە و کەس گوێی نەداتێ بەڵکو لە ئیسلامە ژن هەتا ئەگەر ئەمانە هەبێ بۆ بژێوی خێزانە ئەمە بابەتێکی ترە لە باسی بژێوی خێزانە ئەرکی ژیانداری لەسەر ژن نییە ژن ئەبێ بە مهمەکانی ترڕاگا چونکە وەکو ئاماژەم پێکرد یەکەم کاری ئافرەت پەروەردەیە کاتێک کە پەروەردەی تەواو کرد پەروەردەی بەدروستی کرد ئەوە گەورەترین خزمەتی کۆمەلگەی بەشەری کردووە و گەورەترین کاریشی کردو کە بێ دەستخۆشی لەو دایکانە بکرێت کە لە ماڵەوە خەریکی پەروەردەن زۆر جار ئەمە ئەوترە مثلا لە داوایرە کە ئەڕۆشتی مثلا جاران من کە تعین نەبووم شەهادەم هەبوو بەس تعین نەبووم ئەی و ئیشی چی هەموو ڕەبت لەبێتم لەوەی هەنێ ژن پێی قورس بوو بڵێ ژنی ماڵەوەم زۆر ناخۆشە کە پێتەڵەن ڕەبەت البێت بە نەوعیها یەکسەر ئەو مۆزەفە بە چاوێکی جۆرە سێریە کردی نێزانی کە تۆ خاوەنی بڕوانامەیەکی بەڵام ئێستا لە شوێنێکی ڕسمیە شتێکت نییە ئەنی کەواتە من حەزەکەم ئەمە جەختکەمەوە ژنان لە هەموو بوارەکان و لە هەموو سێکتەرەکانە کە کاریان کردبێ و بووبن ئاینی پیرۆزی ئیسلام هیچ ڕێگرینکی نەکردووە لیان لە بوونیانە لە هەمان کاتا ژنان خۆیان جێگە و پێگەی خۆیان توانیوانە لە شوێنی خۆیان بە شێوەیەکی شایستە کاری خۆیان کەن و خۆی پەروەردگاریش داوای کاری لێ کردوین نەگەوەی کەوا بێکار بین و دانیشین ژنانمان بەشداریان کردو لە بەزرگانی وەکو دایکە خەدیجە گەورەترین بازرگان بووە و هەروە وەزیری مالیەی دەوڵەتەکەی پێغەمبەری خوا بە صلی الله عليه وسلم و ژنمان هەبوو دوکاندار بوو ئەو دوانگەی کە بۆ پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم دروست دەکرێت لە مەدینە ژنێکی خاوەنکار دروستیەکە ئەچێت غوڵامەکەی ئەنێرێ ئەڵە ئیشەکەی ژنەکەیە بزنسەکەی ژنەکەیە بچوە ئەبێ شتێک دروستکەی بە مەکان و مەقامی پێغەمبەر صلی الله عليه وسلم دوانگەیەکی بۆ دروستەکە ئەو کاتەیە کە بنەدار خوڕماکە ئەناڵێنە لە دووری پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ جاران ئەچوو شانی مبارەکی لەسەردا ئەنا لەمە دووە کە چووە سەر دوانگەکە ئەویش ناڵاندی لەوەی کەوالی دوورکەوتەوە ئەمە ژنێک ئەم کاری کردو ژنمان هەبوو دیوەخانی هەبوو هەر لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دیوەخانەکەی ژن و پیا و ڕۆشن لەوێ وەکو میوانخانەی ئێستا لەوێ حەواونەتەوە ژنان چوون بۆ بازار ژنان بەشداری شۆڕشەکانیان کردووە ژنان ویستم ئەلەو شوێنە قسە بکەم ینی بەڕاستی هەموو ئەوانەی کە باسی کردەوە ئەی بۆ ژن هەیە سیاسەتکە بۆ ژن هەیە شۆڕشکە بۆ ژن هەیە چەک هەڵگرێ بەڵێ ژن ویستم چمەسەرەوە ژنان بەشداریان کردووە لە جەنگەکانە لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عەتیە فەرمێ لە حەو جەنگا لەگەڵ پێغەمبەری خوا بەشداریم کردەوە ئومو سەلەیم لە جەنگی ئوحودا لەگەڵ عائیشەیە ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ ئەفەرمێ کونە ئاویان پێ بوو و بردویانە بۆ جەنگاوەرەکان و هەروات بریندارەکان کە لە شەڕ لەوێ بریندار بوون آخر ئەگەر کەسێ بریندار بێ ژنان هەڵیان گرتو هێنایانە بۆ خێمەکەی ڕوفەیدەی ئەسلەمی وەکو برمپێچی وەکو دکتۆرێک لەوێ چارەسەری نەخۆشەکان و بریندارەکانی کردووە هیچ ناو جەنگەکە ئەمە وەکو تیمی پزیشکی لەگەڵ ئەوە تیمی شەڕکردنیشیان هەبووە کاتێکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە جەنگی ئوحودا تەنها ئەکەوێ سەحابەکان مەشغوڵە بن کە قوڕیشەکان هێرشی بووە بن کێ ئەچێت لە دەوری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نوسەیبەی کچی کەعبی ئەنساری ئەو ژنەی کە بچینە بوارەکەی تر لە بواری سیاسەتە لە پەیمانی عەقەبەی دووهەما بەیعەتی پاراستنی پێغەمبەر و دینەکەی پێغەمبەرەدا بە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەم گیان و بە ڕۆح و بە ماڵ بۆیە لە جەنگی ئوحودا شمشێر هەڵەگرێ دیارە ئەگەر ئەم ژنە یعنی ئیسا ئەگەر من شتێکم بدەن بەدەستەوە شەڕ بکەم ئەگەر پێشتر نەم کردبێ دوو جارە توانم مەسەڵەن ئەو شتە وەنیە سێ جارە توانم دوای هێزم پێ نایم چونکە ناتوانم تۆ ئەناوزەی هەم ڕێکی خەم وەنیە ئەگەر ئەم ژنە کەسێکی ئەوە نەبوو بێ مەشقێکی باشی پێشتر پێ نەکرابیان نەی کردبێ چۆن نەتوانێ ئەو هەموو داکۆکێ لە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆیە فەرمێ سێری لای ڕاست و لای چەپم ئەکرد ملتفت یەمینەن ولا یەسارا إلا رأيتها تقاتل دوني ئەم بینی نوسەیبە لە خەڵکی تر باشتر دیفاع لە منەکە سەیری لای ڕاست و لای چەپم کردیان نوسەیبە لەگەڵ منە وەکو بڵێن بەرامبەر دوژمن وەسا بوو بۆیە دوای شەڕەکە ئەفەرمێ 12 سەرە ڕم لە جەستەی نوسەیبە درابوو
ئەوە هاتوونە پێش لێت بۆی نەدرێت لە پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم دوایی پرسیاری کردی مادەم پێغەمبەر سەلامەتە ئیتر من هیچ ئازارەکەم هیچ نامێنێ ینی هەموو گیانی خوێنی لێ ئەچۆڕە و لە دەیان نمونەی ترمان هەیە کە ژنان بەشداریان کردووە سەفی پوری پێغەمبەر صلی الله عليه وسلم بە هەمان شێوە ئەویش بە هەمان شێوە کاتێک کە لە شەڕی خەندەقە کوڕەکەی ئەڵێ ئەی پێغەمبەری خوا ئەوە سەفیەیە سەیری کات چی پێیە ئەڵە چی پێ لە خەنجاڵ و خەنجەرە چێ پێ و سەفێ بە پێکەنینەوە فەرمێ گەر کەسێک لە مشریکەکان هاتن لێم نزیک بنەوە ئەیکەم بەسکیە ینی کەواتە ژنان دیفاعیان لە خۆیان کردو بەرگریان لە خۆیان کردو و بەشداری شۆڕشەکانیشیان کردووە ئەمە ئەوە گەێنێ کاتێکەوە وهروە خاڵێکی ترکە گرنگە ئاماژەی پێ بم کاتێکەوە وڵات کەوتە بەردەمی هەڕەشەیەکی مەترسیدار لەسەر ژن و پیاوە کەوا بەشداری پاراستنی ئەو خاک و نیشتیوانە بکەن هەردووکیان بەیەکەوە هەر کەس و بەگوێر توانای خۆی مەسەلەن من لەوە چە من نەتوان بچم شەڕی مەیدانی بکەم بە شێوازێک بەس ئەتوانم بڕۆم خواردن دروستکەم ئەتوانم بچم هاوکار بم ینی برینێک پێچم مەسەلەن ژن بووە لەوێ شعری خوێندۆتەوە ئازایەتی ئەوانی ئێوە ئازان ئێوە نەبردن ئێوە قەت ناکەون ینی شعریان خوێندۆ بەس بۆ پیاوەکان بووی پیاوەکان هێز و توانایان زیاتر ببێت چونکە هەستیان کردو ژن لە پشتیان بۆیە من کاتی خۆی بابەتێکم نووسی کە ڕۆڵی ژن لە بنیادنادی کەسیەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو کەسایەتیە گەورە ئەو فەرمودەمان هەیە ئەفەرمێ ئەدەبەنی ڕەبی فأحسن تەئدیبی بەڵام لەولا شۆ ژنان پشتیوانێکی قایمی پێغەمبەر بوون لە هەموو وێزگەکانە ئەنی کاتێ یەک تەسویر کە حەزەکەم هەمومان بچینە ئەو قۆناغا کاتێ لە ئوحود ئەگەڕێت و 70 شەهیدی هێناوەتەوە ئاخر زۆرە لەو کاتە هێشتر سەرەتای داوایە 70 سەحابە شەهید بووە ئەگەر ئەمە ژن خۆ بەرەو ڕووی بڕۆن هەمووی بەگریان و خۆکوشن و خۆبڕینەوە سەحابە ئەژنۆیان ئەشکێت ینی قورسە بەڵام ژنا زۆر شێرانە ئەچن بەرەوڕووی پێغەمبەری خوا صلی الله عليه هەمووی هەلهەلەی سەرکەوتن ئەکێشن ئەڵەن مادەم پێغەمبەر سەلامەتە هەرچێکمان هەیە بە قوربانی بێ ئەمە پشتگیریە ئەمە دروستکردنە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ خێزانەکانیانە لەگەڵ حتا لەگەڵ بۆ دایکی چەند توانێتی و حەلیمەت و سەعدیە ژنان هەمیشە لە دەوری بوون بۆیە لە کاتی جەنگەکانی ژنان بەم شێوازە مامەڵەیان کردووە کە حتا فەرمێ لە ئوحودا کاتی حەمنە هات لە دوورەوە یەکێ لە سەحابە ئەڵێ ئەی پێغەمبەری خوا ئەوە حەمنەیە و براکەی شەهید بووە خاڵی شەهید بووە هاوسەریشی شەهید بووە من زۆر قورسە ینی بەڕاستی ئەم دیمەنە زۆر زەحمەتە بۆ ژنم ئێمە من ژنین کەبیرەکەیت و ئەگەر کەسێکت بمرێ کەسێکی نزیکت زۆر ناڕەحەتە لەو کاتە تووشی احتیقانە بێ ئەڵی ڕێک ئەخ دەسەخەنە قورگە بەڵام ئەم ژنە شێرەژنە بەرەو ڕووی ئەمە بە هەلهەلەوە ڕوات سەرکەوتنیان بەدەستێناوە کەواتە ژنان لە هەموو وێزگەکانە هەبوون بەشداریان کردووە بۆ سەرکەوتنی ئیسلام و بۆ سەرکەوتنی ئەو بەرنامە و ئامانجی کە هەیان بووە دەستخۆش وڵات دکتۆر ئێمە لای تۆ بەڵام دکتۆر زۆر جوان زۆر بەسادە بە نمونەی زۆر جوان شێرە ژنانە منویستم ئەو بەشەی دووەمی قسەکانی کە کردە پرسیارم هەبوو لەو بارەیەوە بەڵامی تر تۆ پرسیارێ بۆ من نەهێشتەوە بەڕاستی زۆر جوانی قسە کرد پرس نەما بۆ من بەڕاستی بەڵام ئەم پیاوە ئاینیانە ئەتوانم بڵێم ئەم بەناو پیاوە ئاینیانە کە ئەمە هیچ قسەیەکەیە لەباری قسەکانی دکتۆر هەڵاڵە هیچ ناڕاستیەکەیە هیچ ناڕوونیەکەیە هیچ ناسەحیحیەکەیە وەکی ئیسلام تەواو هەمووی دکتۆر قسەی گۆ مامۆستای هەلالە کرد زۆر جوانی کرد بەشێک لە مامۆستایانی ئاینی ئەم قسانە لە چ جیرفانێک دەرێت بەردەوام بکەم قسایکی هەیە بەردەوامە بگوتە پرسیارێکی کردە گۆ ئەو قسە لە گۆری ئیسلام چۆنە لە گۆری ئیسلام سەد زۆر ڕاستە و درستە و ئیسلام پشتەوانی هەر گوتنێکی گۆ مامۆستا هەلالە کرد و یەک لە چیرۆکەکان زۆر جوانیژی گۆت هەر نقطەکیژی لەگەل ئیسبات و دەلیلژی بنافتانی ینی لێ ئەوانە فقە ئەگەر بێژم بەس مطلقی بەڵام لێ ئەوانە فقە مطلقی فقه مش راح تكمل يعني بو خاطري ما بردوام بكن شخو زور كيف خوش نجيان مستهلا لودي وقت برلمانك يجي الفيديا و وقت اسلام جي زور بشتفاني ويا وخوسكاغو هر كاتشين كرد يعني دوي واري دبن وقت مصل بزان بنقو اسلام تشاوا بشتفاني او كاريا لكاري ما مستهلا له وقت برلمان فقه اسلامي ده كاركين راسته وفقه اسلامي بشتفاني ما مستهلا له ناكي جو برلمانته شبرقو جمهوري فقهاء مذاهب اعتبار دكن
برلمان مقابلي تشتك وجيرة تيغوتن مجالس شورى يا مجالس أهل حل وعقد وهردو مجلسا اعتبار دكن طيبت شرطك وهي ذكورت جرك ميربي نابي أفرت به أفغوتن بناء سر تفسيرك تيكرن آياتك قرآن بيروزا خذي تعالى خطابي جني بيخنبر عليه الصلاة والسلام دبي وقرن في بيوتكن لمالي خدانشن لمالي خورونن صحبة واضحة آيات واضحة جو خطاب جي مالباطا بيخنبر عليه الصلاة والسلام ولكن أغلب فقهاء قديم جمهور فقهاء بقول سيدا قوم أو رأي فقهي حميكيش بو خاطري برسفا سيدا جاسم وريود جمهور فقهاء اعتبار دكي أونا نتني السر مالباطي بيخنبر عليه الصلاة والسلام ودرباسي تجاوزي دكيل بو حمجني مسلمان وأونا قول إمام جصاصة مذهب حنفيدة إمام قرطبية ابن كثيرة ابن عابدين إمام رمليد مذهب مي شافعيدة خطيب شربينيد مذهب شافعيدة كتابة مغني المحتاج مراجعة بكن بشتي من زانم زور جنيه ونهاتين يفساندن نورمال يعني مراجعة بكن من أمانة النقل خدابم فمذهب جمهور فقهاء هذا برلمان حقي ما مصطلح لنا ومن دكارم بيج مجي هرن فقرن مذهب الشافعي ايقود سياسة شرعية ده نيفسان دي هري مظن إمام ماوردية نور الأحكام السلطانية بشتفاني ما مصطلح لناكي إسلام بشتفاني ويتكي فقه بشتفاني ويناناكي بوشي برقو من دراد ديار كرنج برقو آياتك قرآن بيروز هيا أو آيات تايبة بو مالباطي بيخنبر بو خزاني بيخنبر عليه الصلاة والسلام أو اعتبار دكن أو آيات جرك درباس بتجاوز بك هاري سرحمو جنين بمسلمانان أو نقطة كذا نقطة دو مجي موضوعي شر فانان راستا أو قصي قوما مستهلا لقود دي سجد بيجم دين إسلام جواني قسكر من تآخف تنسر أو نقطة نينا ومن بشتفاني ويمجي يعني أو نقطة ده لفقه إسلامي ولا نبيجي فقه إسلامي فرقي دخيدنا بين جهاد دجبر قد ديني إسلامي ده جهاد هر جهادك هي جهادي شر جبلي مواضيع جهادي نفسه ومواضيع دينه من بحثي موضوعي شر دكم جهادي شر ديني إسلامي ده يك جهاد هي جهاد الدفاع دمي قد دجمن تي إيريشي ولاتي تتكي إيريشي مالباطة تتكي دخوازي دستي خدين سر خاكا سر ناموسا سر مالاتا سر هر تشتيتا تم جبوري دفاع خبك دوي دفاعي ده وكي قوما مصطهلا لبحثي كر فرقي جنو ميرنينا وهر كسيوي كاربي القوري إمكانات جي وكي قوما مصطهلا لجي بحثي كر بركي إنسانك هيا نشاقوكي كاري راجل يك هايشيني كاري ويجي رابك يعني إنسانك هيا دمانشك يجيب كاربيني يكجي هيا تواني دعاجي بكي هر إنسانك الجوري قدرته وإمكانه خوي كار بكي لفقه إسلامي ولا نبيجي فقه إسلامي دي بيجي جهاد دونا جهادي دفع هيا وكي جوا بحث كر تمام لجهادك هيا جرتي قوتين جهادي طلب شيا دي قومك ملتك تهديدي ولا سرمنينا إيريشي منكرنا لمالي خوشي دانشتنا هر صال قرق جماعتي مسلمان ين دولتا مسلمان بو خاطري دقيق من أواخفنا جماعات دولتا إسلامي ين خلافتا إسلامي قرق هري إيريشي وان كسابكي هادي في جهادي دا رولا جنا مسلمان وك شرفان نينا إلا اللهم وك بشتفان وك آليكار هر قوتنكي شقا ونحزدك جنيه بنفسين من سري من بجنيه ونايشي من يكتش تنب وودجن كتابي خبكن بس هەندێک جارم بێدەنگێژ معنایە زانی دکتۆر آخر چاوەڕێم بزانین هێژێکی قسە بۆ ئەوەیە بنۆم زانی بیرەکەی بابەتەکە فەرقیە من هیچم نیەتیایە قسەکانی دکتۆر بۆ یەک نقطەژی بێژم بۆ خاطرێ من ئەمانەت بم یعنی نەبێ وەڵا چمەتە ئەو طرفی دی نەگوت زۆربەی فوقەها پشتەوانی مامۆستا هەلە ناکن لێ قسمێکی دی هەیە پشتەوانێ وێتکی نمونە مذهبی حەنەفی وەک مذهب پشتەوانی وێ ناناکی بحق نينا ببرلمان لإمام حنفي بشتفاني بيتكي تصوري بك ويسموه بلام كإمام أبو حنيفة رأي جواز لا أو هي أفقها جبو من تأكيد كم من هاتم الروداو أو 3 صال من يك مساجي هيد الروداو ده
من صحبتي زور دكن قصة دكن ونحس من يك مساجي هي بيام قصدا من مساج من تركي اسكندنافي بيجم قلنا مساج يعني اسكندنافي مساج يزيد شلانه نعم من مساج من بيام كيتهم قلت وجهتي تواجمي دستك خوش والله بيام كي ويا بابا أحكام الدين غير آراء فقهية بعض وقت وبعض وقت تطبيقية بعض وقت جنس أو نقطة زور أساسا جبرويكي من حز يعني خاص أو تأكيد بك ميزة ما شابك يك مذهب ده ما يبيش مذهبي حنفي بنافع إمام حنفية وإمام حنفي ورأينا بشيء وكاركيش أويا كفقه مسألة قرآن كاري زمانه هر أو فقيهي هل لسرم إمام عمره جاري ويا فتوى دوا بشتك دواي ما ويا قرآن كاري بوا فتوى كده وتانا بيشتر واتو الفرمي أول سر بيشوب أمل سر إستا من يك نقطة جد بيش يعني دفردا من نرين يا خنادم يعني من آراء فقهاء أجر من نرين بدم من بيشتفاني إمام حنفي ما وبيشتفاني إمام مصطفى لما أو خزمته خباته بك ليه من مجبور موك أمانات أو رأي دي بيش باش خوش بالدكتور تخامني جاك إضافي بتشوك دسي خوش بالدكتور فعلا يما قرسيري فقه بكين لزور بيشو أنا كان كباسي آفرتكري يعني منتظقة يعني ريقي كمي داوة بلام هني لزانان ما نهي وإمامي أبو حنيفة خوي كبيايكي زور قورة وبنرخي عالمي إسلامي بيأسش معنا يعني كم كسي بتواني بهمويو من آراء وأفكاري أو لو زمن أبو إيسك أفكار كاني كراون بو ما خزمتي هي قورة معنا كرحمتي خوان اللي بيقول لشويني خوان إيشي خوان كردوه بلام إستا زاناني إستا ما نجرك بمجورة بيركنا وكا بيويس جنوب يا وكوياك حسابي بو بكري كاتي خواي پروردگار عبادتي كردو عملي كردو بجزئية لعبادات كواتا أبي عمل كان تصنيف كريوكو أما جنب يكر خالي كيتر أجر سير القرآن كان قرآن فرمي باسي أجر باسي كاربي أحل الله البيع وحرم الربا باسي نيرومينيا يعني بو قشتي باسي كردوا لبرو جن لهرشينيكا أجر يستبيتي ببيع دين وبيغمري خوا صلى الله عليه وسلم لكاتي أخوي دابزيني تشريع بوا ريجرينا كردوا أجر لقل إشاء جزور جار لقل بيكاتي جستيو لاني فسيولوجي جنا نهات بيتوا بلام ريجرينا كردوا لي بوي چونك أو كسل لو شونا أو كاري بيويز بوا لهمان كاتا لشويني تريشا جنان لشويني خويانا بون وتواني أنا خويان بسلمينن توانا كاني خويان بخنقر بلام ديار شريعتي إسلامي كومال مرجو ضوابطي دانا وبو آفرت كشو درو إشكات شون إشكات باش الدكتور يك نقطة جيزة بكم جان وقرن في بيوتكن أو آياتها قهاتية إنه مال باطا بيخنبر خزان بيخنبر المال خدانيشن درنا كفن دنريني خزان بيخنبر عليه الصلاة والسلام هنا سودة بنت زمعة يك جوان جني بيخنبر عليه الصلاة والسلام بيشتي أف آيات جمالة خدرنا كتي حتى وفاته وينا نعمره ونحج مقابلي دايكي مع عائشة سركيشية جيش وعسكر كريا بيشتي أو آياته وبيشتي وفاته بيخنبر جمكة ومدينة منور حتى كربلاء هاتية بصرة حتى بصرة والله تقسمك جاري مقسنا حسك تاكل تقسم والله باك ما جبت ايه دكتور توتشي ولا قول بدي قصي آخر كشتي أو بيك قصي آخر قسم بيا مبرا زين شيء كين كرسي كان بعكس أو بارمتيك عكس أمان كرسي كان بعكس أو دانين هرش وارمان سيدي توكينو آخر قسمان بوكا جان دكتور كيان خوش بيت من چون بابتك فقيه هيچ امتيانية ولا لسر بوچي آرائي فقيه لنظري كومل ناسي ودرون ناسي وجياوازة شتيك يجم لولا بابتي إيشي جنانيش عرضك باش هر إنسانك لهر سر دمك بجي بيوي ونيوي نوێنەری ئەو ژینگەسە واتیاژی یا نوێنەرێکی سەداسەد ڕێکە یا نوێنەرێکە بۆ نوێنەرایەتی ناشێت سەدا پێنجی وا پێ دەی وا پێ یا پانزە بۆ نمونە ئیسا من بمەوێ و نەمەوێت لە هەجەی جافی وا لە زمانەکەم بمەوێ و نەمەوێ من ئەو ژیانەوە لە ڕۆژهەڵاتا کردمەوە ئەو پەروەردە وا پێم هاتیامە ناتوانم لای ببم وەختی ئەتوانم خۆم نەبم ئەم سەرمە لێ بکەنی تۆ سەرێتر بخیتەبانم من بۆ فکر بکەمەوە من هەر کاتێ فکرەکەمەوە بەسەرم فکرەکەمەوە ئستدلالەکەم ئەقلانیەتەکەم کە پڕە لە عورف پڕە لە عادەت پڕە لە حەز پڕە لە تووڕەیی پڕە لە کەسایەتی خۆم و هەرچیەک لە ناوەتێتە دەر بێژنگێوا لە بەریا فیلتەرێوا لە بەریا ڕەنگی منی لێ درێ وەکو بێژی ئەی خانیێنم
تۆش ئەی دەرونێنی مامۆساژ ئەی جاسمێنێ و دەستی خۆنیە ناتوانانی تۆ بە فکری خۆ فکرەکەی تۆ و ئەم خاناندنە کە خانی ئەیکات ئێستا زۆر جیاوازە لە 10 ساڵ لەمەوبەر چون من 10 ساڵە گەشەکەم تەجربەکەم ژیانی ترە بینم ئەزمموی تری جیهان پێیاکەم. دین ئەگەر مەتنێکی مقدەسوێت لە هەر کام لە ئەدیان وەختی ئەچێتە لای فەقیهێک بە عەقڵی خۆی لێی تێگێ بە فەهمی خۆی لێی تێگێ بە شعوری خۆی لێ تێگێەوە وەختێک گەرەکێ بێرێتیەوتن بە ئەدەبیاتی خۆی یەژێتی ڕاست و ئەم ئەدەبیات و تێگەیشتنە هەر لە خودی مرۆڤەکە لە ئەمڕۆ تەکی 10 ساڵی ترا جیاوازی هەیە و ئەم جیاوازیە لە ئەکەوێتە ژێر کاریگەری ژینگەکەی عقلانیەتی ئەو سەردەمە علمی عالمەکانی حتا مامۆستاکانی بۆیە ئەو پەیامی جەنابی مامۆستا غەزنەویە کێژێ یەک پەیامم پێیە دین فق نییە بڕێکات فەقیهێک ڕێک وەکو دین قسەکە بڕێکات جیاواز قسەکە و ئەتوانێ بێژین خشتەیەکی ماتریسێکی چواردانەی دروستەکات بەعام ئەمە ئەبێ ئێمە لێی تێبگەین فقەها ئارائی متەفاوتیانە و حتا مفەسرێک خەریکە تەفسیری حەدیسێک ئایەک یا شعرێکەکە با شعری شاعرێکیش بێت وان نەزانێ ئەوە ئاخرین تەفسیرە ئەو ئەیکات چون دوای ئەو ئەقڵ گەشەکە هەر خۆی مەجای بێت پیاچوونەوەیەکی تەفسیرەکەیەکە هیچ کتێب نووسێک نییە ڕیوایزی دوومی کتێبەکە یا سێمی کتێبەکەی وەکی یەکەم بێت مەر تەمەڵوێ تااقەتی نوێ پیا بچواتەوە ئەگەر نە هەڵە چنیەکێکا و جوانیەکە بەم بۆنەوە تەفاوتی ئارائی فقهی ناوی بنین بەرەکەتێک لە ئەنواعی بۆ چوون و پێکدادانی ئەمانە و هەڵکوڵاندنی ئەمانە پێکەوە ناوی بنین تز ئانتیتز سنتز زانستێکی نوێ چی لە علما بێت چی لە هونەرا بێت چی لە ئەدەبیاتا بێت چی لە فەلسەفا بێت چی لە فەق و ئیلاهیاتا بێت حدیثێکمانە فەرمە اختلاف ئومەتی ڕەحمەتون ڕەحمەتەکە ئەوەیە ئەو بەرەکەتە سەلوێ من ئاوێنەیەکم وا پێ تۆ ئاوێنەیەک تۆ بەرە ڕووی خۆتەوێنی و منیش بەرە ڕوومە لێ گەردوو ئاوێنەکە بێت توانین تر پشتسەری خۆیچمانی پێ ببینین بۆ یەکانە ئەمە شتێکی ئاسایی بێت ئێمە وەختی فەقیهێک ئیسا ئەو ڕێی جەنابی مامۆستا غەزنەویە ڕەنگە فەقیهێکی تر هەر قبوڵی نەکا قبول نەکردنی ئەو ڕێیە نە تەکفیری ئەمە و نە تەکفیری ئەو اختلافە ئایا هەردکیان بە ئسناد بە یەک کتێبی مقدەس قسە ناکەن دەی تێگەیشتنیم پیاوە ئسکاندیناویە تێگەیشتنی و گەرمەسێریە تێگەیشتنی من کوێستانی ئەمە با لێی تێ بگەین کەسێک جەزمی و دوگمە بەس یەک ڕەئی خەبەر لێبێ ئەگەر دوو ڕەئی خەبەر لێبوو حەلانیکە مێژێ برا ڕەیە تریشە وەختێ 10 ڕەئی خەبەر لێبوو ێژێ بەخوا ڕەنگە دەی تریش بێ من خەبەرم لێ نەبێ با زۆر بە ئەحتیات و قسە بکەم ئەمە ئیشی من نییە وەلەی ترێمە لە ئەساتیدمان وا فێربووین لە فقی چاواسە یەکێ لە ئەئیمەکە ئیمامێکی تر شاگردێسی وەختێ ئینەکات ێژێ ئەمە بابی ئستەحسان ئەگەر غەڵەت نەکەم ێژێ ئەوە ڕەئی ئەوە ڕەئی منە من وا ئەزانم ڕەئیەکەی من دروسترە هەرچەند وازان ڕێیەکەی ئەوش غەڵەتیتیانی بۆیە ئەتوانی هەر باش باچینە سەر ئیش جا بینە سەری ئیشی ژنان هەروە لە فقە ئەمانەوت لە مێژووی چاف تەفسیرەکان گۆڕیان و هاتوون بەرەو پێش ئێستا باشترین تەفسیر نایەژم وەلێ تەفسیرێکە هیچ مفەسرێک نەیتوانێ بیکە ئەو تەفسیرەیە کە هەمووی تەفسیرەکان بخوێنی تۆ یەک تەفسیری لێ دەرکەی ئەیکە نایژم ئەی باشتر تێگەی وەلێ کێ ئەتوانێ هەمووی تەفسیرەکان بخوێنێتەوە جا قسەیە بکە بە چرکەیە ئەی بۆ تێکات بۆیە ئەم سەردەمە سەردەمی ئەیە ئایا لە سەردەمی ئایا ژن هەمان مەشکە ئەژەنێ کە دایکی ئێمە لە سەردەمی فەلاحەتا ژەندێسی ئەگەر سەردەمی مرۆڤ بکەینە 4 سەردەمی ئەشکەوتمان بووە یا ڕاوە یا ڕیان گیا و گوڵێ پیا بکەن بیخۆن ئەگەر پیاوەکان توانیان وێ ڕاویان کرێژنەکان چوون میوەی دارەکانیان چنیەسەوە بۆ مناڵەکانیان هەردوویان هەوڵیان یەکچت بووە نەمرین نەخورین برسێتی نەمان کوژێت ئاژەڵ نەمان خوات ژن لەو وەختەکە ڕۆڵی هەرەوە بووە یا شتەکەی کوڵاندەیە خۆشی چوە ڕاوی کراوە دێسەوە سەردەمی فەلاحەت دەسی پێکرد ئیتر فەلاحەت بە شان و قۆڵە کریا ژن نەیتوانی بچواتە شان و قۆڵ خواوا دروستی کردێ ژن هاتە خێزان و ماڵ و پەروەردەی مناڵ و بژانەوەی جەمعیەت و ئاژەڵداری و کاری ماڵی کرد بوو بە هاوڕێژن پیاوەکەی ئیشی ژنەکە هەر ئیشی پیاوەکە و ئەو وەختە پارەنەوە یەک و پێ و تەباون و ئەژیان پێ و
کە سەنعەت دەسی پێکرد پیا چووە سەنعەت ژن هەر لە ماڵا ماوە پیا چوون گرانکاریە کرد سەنعەتکارەکان ڕوانیان پیا و مانەگرن و ئیشەشکێنن وتیان باشن و مناڵ بێن دەستگاز ئیشەکات بۆچی ئەم پیاوە قسە زلانە ژن و مناڵیان ئاور دەوێنە ژن بوو بە خاوەنی پارەی خۆی و ئیشی خۆی پیاوەکانیان دەرکرد ژن کەسایەتێکی نوێی پێیا کرد ئەم کەسایەتی نوێ قەیامی کرد دژی پیاوەکەوت تۆم بۆچی ئیتر من وەختێ خۆم پارە مەسەردەمی سەنعەت و مۆدەڕنە ئێستا هاتیینەسە سەردەمێک بووە بە AI بووە بە هۆشی زیرەکی دەستکرد لەم سەردەما ژن بە جۆرێت ڕژی ئیسا ئەمە کارمەندێکی مۆدرنە لەوبەر ژن خێزانێکی ماڵدار و کەیوان و ئێمە لە کوردیاژن کەیوان و ینی کەدبان و ینی شاژن شاژنێک و هوەری شاژنەکە ماڵداری و لەو سەردەما مناڵداری و چێشتکردنوین و ئیساتە بووەسە کارمەندێکی نمونەی پەرلەمانتارێکەوەکو هەڵاڵەخان خەریتەی عەقڵی ئەو وڵاتە ئەبێتە یاسا ئەماندایەنن ئەگەر پەرلەمان سەدا شەسی بێتە ژن ئایا مافەکانی ژن هەرۆکۆ و کاتێ پەرلەمان سەدا دەیژنە بۆ یەکانە ژنەکانی ساتە هاتوونەسە عەرسەیەک و خەریکن مافێکی تازە دروستەکەن بە ناوی مافی ژنان لە سێ شەپۆلی فێمینیزمە شەپۆلی یەکەم ئەیان و ژنیش برا وەکو ئینسان حەسێبێکی بۆ بکەن حەقی بدەنێ مافی دوومتی وەکو پیا و حەسێبی بۆ بکەن لە شەپۆلی سێومە ژن برا ژنیش داهێنانی وا پێ فەهمی وا پێ مافی خۆی هەیە بێڵن بابەتی ژنبوونیش کەرامەتی مرۆڤێک نەشکێنێ با ژن بێت مێژن پێی زعیفە ژنە و کەرامەتی هەیە ئیشی کەرامەتداری بن بۆیە ئایساتە ئیشانێکە کەرامەتی ژن هەر ناشکێتەیە ئایسا ژنان ئەگەر پیاوێک تەبی بیانوێت ڕەنگە ئازار ببینن تاوە ژنێکی ترتەبیان ولی ئەدێ ئەگەر ژنێک مەجای خوێندنی نەبێ مامۆستایەکی پیا و نەتوانێت دەرس بڵێتەوە بە ژنێک چۆن فێری ئەمەلیاتێک بێت کە ژنێکی تر نایزانێ و ئەبێ ئەم فێری ببێت بۆیە لە سەردەمی مدرنا ئێمە ئەبێ ئامانە تماشا بکەین ژنی سنەتی هاتێسە ناوی ئەمەوە و یەکچتبانی سەری هێشتا گرتووە نایڵێ گەشە بکە ئەویش عەداڵەتی ئیجراییە موچەی پەرلەمانتارێکی ژن و پەرلەمانتارێکی پیاوەکو یەکە زۆر باشەمە موچەی کارمەندێکی ژن و کارمەندێکی پیا و لە ئیداراوەکو یەکە لە وڵاتیەوە لە وڵاتانی تراوانیە چون پیا و هینە قەیمی ماڵە پیا و تەکەفولیە ژن تەکەفولی نییە حەقی تەکەفولەکە دەنە پیاوەکە حەقی تەئەهولەکە دەنە پیاوەکە نایدەنە ژنەکە لێرە ئیدەنە ژنەکەی زۆر خێزان مەسەری سەر ئەگەر مناڵەکان لەسەر باوکە بەس خێزان کەوتو خێزانی وایڵە باش ماژەکەی بڕێکات هەنۆز لایەی حقوقی نەچوەسە ئەو جێگە فەهمەکەی گەرەکە ژنێک و پیاوەکەتیان وەکو یەک لە ئیدارەیەەکە کارەکەن حقوقی مناڵەکان ئەدرێ بە پیاوەکە حەقی تەئەهولەکە درێەوە پیاوەکە حەقی کرێی مەسکە نەدرێەوە پیاوەکە نادرێ بە ژنەکە لەلایەکی ترۆ سەقفێکی شیشەی نریاسەبانی سەری ژنەکان ئەم سەقفە شیشەیە نایڵێ گەشەی خۆیان بکەن وەکو چی وەکو مەسەڵەن بڕێ لە ئیشەکانی ژن لە بڕێ لە وڵاتەکانە ژن نابێ بێتە قازی ژن نابێ بێتە پۆلیس من ناژم ئەبێ یان نابێژم لە جیهانی مدرنا ئەمە فەهمێکی نوێستکە ئەبێ فکری لێ بکرێتەوە و خراپترین چت ئەوەیە کە ژن دوو شیفتی شەکە پیاو یەک شیفتی شەکە لە هەمان کاتە پیاوێک و ژنێەوە یەکۆ خەریکن ئیشەکەن مامۆستای مەکتەبن ئەگەر ژن و شیش بوون لە یەک بەکتاب پیاوەکەی و کڵاوەکەی فرۆدا و بە خۆی پاڵەدات و ژنەکە بێ مناڵەکان و دەفر و جل و ئەمانە گشتی بکات کە لە ئەم مەفهومی مدرناژ ناتوانێ وای نەبژی ئەگەر پیاوەکەش تێنەگات هەروە پارە بە هەرکمانەوە دەری تێرین خەرجی ماڵیەکەین قاپشۆردنیش نە پیاوانەست نە ژنانەست پیاوی چەتوانێ قاپشۆرێ شاید زایمان ژنانەوێت وەلێکانە قاپشۆردن و ئەمانە ژنانە و پیاوانەی نییە ئالەم سەردەما بابەتێکی ئەخلاقی تێتە بەرۆ و ئەو ئەخلاقەسە ئەتوانێ ئێمە لەم لە دایکبوونێکە بەڕاستی ئائیساتە هەمە هاینە سەردەمی لە دایکبوونێکی فکرێکی نوێە ژن کەرامەتی پێیا کردو و لێ هاتووی و زانستی وا پێهاتێ بێتە ناوی ئیش فکرێکی کۆنی پیاوسەلارانەیە ژێ ژنە بێ لە ماڵا بێ و ئەگەریش موچەی گرت بیداتە دەستی شوەکەی بەشی بداتەوە ئیسا ئێمە زۆرێ ئەمە بینین لە کوردەواریە ئالەم سەردەما هێمە ژان و برکێکەمان گرێت ئەم ژان و برکە ژان و برکی لە دایکبوونی نەوەیەکی نوێ فکرێکی نێز کە بەرەو جێگەیەکی نوێ ئەمانوات ژنی مراقبی لاوێنەری خزمەتکار خەریکە تێ بەرەو لای ژنی کەرامەت محور وەکو ئینسان و نابێ ئەخلاقی پیاوانەی زاڵ و مەرسالار بەری ئەمە بورێ ئەگەر گەرەکمانە جوانیەکی تازە لە داهاتووە ببینین بە تایبەت لە ئیشی ئافرەتانە ئەبێ مافیان وەکو مافی پیاو پێ بکەین مەجالیان وەکو مەجای پیاو پێ بکەن و ژنبوون
نوێتە بەرگر لە ئیشەکانیان کە تواناکەیان پێ بڕێ ئیشە و ڕاستی ژن توانایی پێ نییە وەکو نمونە وتم لە سەردەمی فەلاحەتا ژن وەلە ئیساتە سەردەمی بڕوا بێ وای لێ هاتە سەردەمی بۆ سەم 1.5 سکرۆڵکردنە بۆیە ئەمانە بەرچاو بکەین ئەگەر هەمووی ئەمانەمان بەرچاو کرد با لە بیرماناوێت ئەم بەرچاوکردنی ئەمانە چی لە ئیشا چی لە خێزانداریە چی لە هاوسەریە ئەچینە دنیایەکی نوێژن پێی سەردەمی خانەوادەی دموکراتیک چون لە خانەوادەی دموکراتیک و کۆمەلگای دموکراتیک دەستخۆش دەبا هەمومان ڕوو لە خزمەتە مامۆسا بکەین و ئەو کاتی ماوە بۆ تو دەستخۆش بێت ئەوەی کە گرنگە بن باسی بکەم مامۆسانی بەڕێز شتیان ئەوەندە فەرموو قسەکانی من تقریبان هەر لە پەراوێ زابێ بەڵام هەر وەکو ڕوونکردنەوە بۆی یەکەم شت فەرزکردنی ڕێی بەسەر خێزانەکانە بڵێ وڵا بێ هەمووی وا بیرکاتەوە هەڵەیە ئەو کەسەی ئیسە کۆمەڵێک خەڵکەیە کۆمەڵک کۆمەلگا هەیە شێوازی بیرکردنەوەی جیاوازە حتا ئیسە وڵاتەکانی ئەسکەندەنافیا وڵاتەکانی تری ئەوروپا ئەمانە ژنیان کە کار ئەکەن لەوە چێ زۆرێک لە ژنەکانیان بدوێنە بێژن ئەگەر تۆ ئیسە لە ماڵە داد بنەن و ئەو ئەرکەی کە دراوەتە کۆمەڵک کۆمەلگایە ژنی لە ماڵا قەتیس کرد تۆ ڕازی دەستی شت ماچکە قبولیکە هەیە ئەمە ڕێی خۆیەتی کەسەکە يعني ما بسمع نابي الرأي كان فرض بكريت بمجال بدي مثلا من زلامة ناس من على جنكي بعيد جوري يعني بديدي كون لبابتك تعاملك وهزاد وجنكش بين رازي وبيوندي ببنونية نابي متى داخلي وكني متى طرحية كين بو كاندني أصلي بامي دينك لإسلامه وكما مصاين بس ينكروا أماجان بيدات جواز لەوەی کەوا زاناکان ڕەئی جیاواز یانێ هۆکارەکەش ئەگەڕێتەوە بۆ ئەو چین و ئەو کۆمەلگایە کەوا تیا ئەژین لە سەردەمی سەحابار دیدی جیاواز هەبووە ئیبن عومەرێکێکە لەو کەسانەیە ئەڵێت ئەگەر ژن مضطر نەبێ مضطر یعنی ئیتر یعنی ضرورەتێکی تەواو نەبێت بۆی نییە بچێتە دەرەوە ئیبن عومەرێکێکە لەوانە ڕەئی وایە بەڵام لەناو سەحابەکانە هیتر هەیە وەکو جەنابی دکتۆر ئاماژەی پێدا مەسەل دایکە عایشە دایکە خەدیجە یەکەم کەس بووە لە ئیسلامە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بەلەوە بێتە پێغەمبەری خوا تجارەتی لەگەڵا کردو دوای زەواجی لەگەڵا کردووە یعنی عیلاقەش لە بینیان دروست بووە قسەیان کردووە ژن و پیاوی نامەحرەم بوونە دوایش خۆشی ویستو و داوای کرد زەواجی لەگەڵا بکە معنەوەی پەیوەندیش لە بینیانە دروست بووە و زەواجش کەوتۆتە بینیان و ئیشەکەیش هیچ مانع نەبووە پێغەمبەر فەرمی ئەوەی تر لەمە دوای ئیسلام حرامی کردەوەی دایکە خەیت نییە شتی وامان نییە هیچ بەڵگەیەکمان نییە بەڵام فقەها کۆمەڵێک ڕەئی جیاواز هێنێمە چوار ڕەئیمانەیە فقهیەن لە بینی زانەکانە دوانیان زادەی یەکێکیانە فەرمێ هەندێک کەڵێن مەمنوعە مطلقاً ژن ئیش بکە بۆیان نییە بە هیچ جۆرێ ئەو وتمان ڕەئی ئیبن عومەر و کۆمەڵێک لە زانەکان وەکو شەعراوی و کۆمەڵێکی تر لە زانەکانی تر ینی ڕەئیان وایە کەوا جایز نییە بە هیچ شێوازێ ژن ئیش بکە هەندێکیش لە زانەکان ئەڵێن مطلقاً ژن هیچ فەرقی نییە و ئەبێ ئیش بکە و هیچ کێشەی تیان نییە هەندێک لە فوقەهای تر ئەڵێن ژن جایزە ئیش بکە بەڵام مەرجی هەیە ئەوانەیە بوونەتە دوو فرقەی جیاوازە و دوو ڕەئی جیاواز هەندێکیان ئەڵێن جایزە ئیش بکە لە هەر بوارەکە ئیشەکە جگە لە ئیشی دەسەڵاتداری و ئیدارە و ئەوەی کەوا بێتە مدیر و خاوەنی شتەکان ئەوە کانترڵن لەوەیش جایزە ئێمە کۆمەڵک دلیلمان هەیە لەسەر ئەوەی کەوا ژن جایزە لە ئیشی ئیدارەیە ئیشکە لە سەردەمی ئیمامی عومەر ڕەضا ڕەحمەتی خوای لێبێ ئافرەتێک کراوەتە سەرپەرشتیاری کاروباری بازار کە پێوترە نظامی حسبە دەوری پۆلیسی بینیوە بۆ ئیدارەی بازار بە ناوی شیفائی کچی عەبدوڵڵای ئەسەدی لە سەردەمی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ژنێکیش هەمان ڕۆڵی بینیوە بە ناوی سەمڕای کچی نەهیکی ئەسەدی ئەوەکەیان طبعا ئەوە سەمڕای کچی نەهیک یەحیای کوڕی ئەبوو سولەیم ئەگەڕێت وەڵێ خۆم بە چاوی خۆم بینیم دارێک بەدەستیەوە بووە کەسێک ئیشی لاری بکرایە لە بازار و دەر لێدا و پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئیقراری کردووە لەسەرەوە کە ئەو ئیشە بکە وەکو پۆستی ئێسەی چاودێری بازار وەکو کەسێک پۆستی چاودێری بازار بکە پۆلیس تقریبا نا چاودێر ئەوانەی دەدەهێنی لیژنەی چاودێری ئەوەی یەکان ژێر گوتن تەموین بەڵێ بەسەر پیاوەکانی شاتەبان بەڵێ لەناو زانەکان و لەناو ئەوانی کە ئیشیان کرۆ مەسەرەن بۆ نمونە ڕوفەیدەی ئەسلەمی یەکێکە لە سەحابەکان لە سەدەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و مەریضە بووە لە جگەلەوە ئومو سولەیم و کۆمەڵێکی ترۆ باشە من ئەمێ ئیتر بڕای خۆشتی تێکەی ئێستا لەم سەردەما کە ئەژین تێڕوانینی مامۆسا مەلاجاسم بۆ ئەو بابەتە چییە بۆ ئیشکردنی ژنان چییە بەڵێ واز لە خێزانەکەی خۆ بێنە واز لە خێزانی من بێنە واز لەم ڕابردوۆش بێنە بەپێی ئەرزی واقع ڕای تۆ لەسەر ئیشکردنی ژنان چییە ئەسڵ لە ئیسلامە کە هاتووە
واجبی کردووە لەسەر پیا و نەفەقە بۆ ژن دابین بکە و حرام نییە ئیشکە نەفەقەی بۆ دابین بکە یەک بەشێک لە استمتاعی ژن بە ژیانی خۆی و ئەوەیە کە لە ماڵەکەی خۆیان بێت چاودێری مناڵەکانی بکە کەوشە بۆ خۆی ئیشێکە لەگەڵەوە کە تێویستی بێ بچێ بۆ شوێنەی پیاوەکە هاوکاری بێ بەڵام هەموو نەفەقەی ژیانی بۆ دابین بکە ئەگەر ئافرەتێک پێویست بوو ئیش بکە یان توانای هەبوو لە قابلیەتی بوو جایز نییە پیا و ڕێی لێ بگرێ هەر یەکێک لە ئێمە ئەو کەسانیشی کەواڵێن بە تایبەتی ئەو کەسانی کە ئێمڕۆ زۆر حرص لەسەر ژنەکەن و نابێ ژن دەرچێ و نازام چی خۆی ژنەکەی نەخۆش بکەوێ نابێ بۆ لای پیاو قبول ناکە پیاویش جستەی ببینێژە ئیلا بێ ژنەکە دکتۆرەکە ژن بێ پزیشکەکە ژن بێ باشە تو عەقیدەت وایە ژن نابێ بچێتە دەرەوە ئەو ژنە چۆن فێری پزیشکی بووە کەواتە ئەمە ڕەئی من نییە ئەمە ئەو قەولەیە کە ئیسە تقریبا جمهوری علمای قدیم متقدمین لەسەر ئەوەن کە جاناوی دکتۆر ئاماژەی پێدا بەڵام علمای ئەم سەردەمە زۆربەی هاتوونەتە سەر ئەوەی کەوا ژن بۆی هەیە ئیش بکە ومەجای هەیە سیر مەکە مەسەلەن بۆ نمونە ئیسا هەندێک وڵاتەیە بۆ خۆی بەداخرا و فتوا لە بڕێشتەدا ئەوەتانێ بەهۆی مرۆری زەمانەوانی شفتاکانی نەگۆڕن زۆربەی علەمای ئەم سەردەمە ئیساوی کە لەم سەردەمان زۆربەی لەسەر ئەمەن کەوا ژن جایزە بچێتە دەرەوە ئیش بکە پزیشکی ژنمانە بێ محامی ژنمانە بێ ئەندام پەرلەمانمانە پێ ئەگەر ئەمان نەشنە ناو کۆمەلگا و ئیش و کارەکانیان نەکەن کەواتە کێ ئیشەکانی ژن ڕاست پێر بەیانی من هەندێک شتێ تایبەت بە ژنەوەیە مەسەلەن بابەتی نەخۆشی ژنانە مەسەلەن هەمووی هەنیسە پیاوێک هەبێ لە شارێکی وەکو کەلار نای بڵێ من تەخەسوسم ژنان و مناڵبوونە بڕۆت باین تاوەدەنج بزانانی یەک کەسە چێ بۆ لای ئەو کارە ناچێ بۆ لای گشتی وازانێ دەی باشە تۆ بە چ فتوایەکەڵی یعنی تۆ خۆت قبول ناکەی ژنەکە دوێتێ لای پیاوە بڵێ ئەمانە بە حرامە ئەو ژنەی کابێ بە پزیشک هەر نابێ بچێتە دەرەوە هەر نابێ ینی کچی و کۆمەڵگە نییە ئێوە نییە یعنی باشە تۆ ژنەکەت فەرز شەرط ئەگری کە ژن عملیاتی بکا کاتە ئیشی ژنانەی هەیە ئەی چۆن شەرتە من وتاری مامۆسای ئاینی بینیوە قسەی جەنابتی کردووە ئەی ئەم قسەیە لە پاشخانێکی زۆر کاڵفامیوەیە بەڕاستی ئەی تۆ کە خێزانەکەی خۆت ئیجبارەکەی ئیلا بێ بچێ بۆ لای ژنێک کە پزیشکێکی ژن ئەی ئەم پزیشکە ژنە لەکوێوە بەرهەمیێت حتا من با خێزانەکەی خۆشم ڕێ بگرم بەڵام نابێت دیدی فقی وا بڵاوکم ناو کۆمەلگا بژم نابێت ژن بچێتە زانکۆ نابێت ژن بچێت ئەتوانی بڵێ من ڕێی منە من وابیرەکەمەوە ناتوانانی وابیرکە غەڵەت بیرەکەیتەوە من بەس بێژە کاکە من بۆ ژنەکەی خۆم قبولی ناکەم ڕاستە چاکە باشن بڕە ئیشکە بەس من ژنەکەی خۆم بانێکە بەڵام تۆ بێ فتوا دابنی بێژی وڵا حرامە ئەمە غەڵەت کورد دکتۆر کورد ئەوێ گۆ بوارێنگی فکر دکێ ڕاستە من نەلگەڵوامە من غەڵەت ببینم لاکن حرمەت بگرن ئەو پیا و مرۆڤێکی صادقە جبر وا فێر بووە سەیدا بەرە شەرح بکێ من شەرح ناکەم من تەنێ تێنم بیرا سەیدا وكل خير في اتباع من سلف وكل شر في ابتداع من خلف بس دا بۆ بۆم کە بە کوردی هەر خێرەك گوت بدێ دووان کەسێ بەرێ هەبوون نەدێ دوو مەڵای ئەف سەردەما هەموو خێرێک لە اتیباعی پیاوانی پێش ئێمایە نەک بدعانەی کە ئێمە نزیکە ناوێتی ئەوە لە بابەتی عیباداتایە بابەتی معاملات بابەتێکی زیندوو کراوەیە كل خير في ابتداع من خلفه باش دەست خۆش بێ من ئەڵێم ئەمە ئەبێ ڕێخستنی یاسایی و مەدەنی ضرورەتە کە ژن لە شوێنەکانە هەبێ بە گوێرەی گونجان بۆ نمونە ئەگەرەوە بواری پزیشکی بێ ئەچیتە ئەمنیەتی شوێنێکەوە من ئامادە نیم پیاوێ بێت تەفتیشم کات وانە؟ ینی قورسە بەلام و پیاوێ بێت تەفتیشم کە پەرلەمانتارم بەس ژنێک بێت تەفتیشم کە ئاساییە ینی کەواتە بوونی هەر ئافرەت لە شوێنەکانە ضرورە بە پێی ضرورەت بە پێی هەلومەرجی خۆی حتا هەر لە خزمەتی بیرکردنەوەی خۆشتایە توێ ساوکو خانمێکی باڵاپۆش پێت ئاسایی نییە پیاوێک تەفتیش بکە پیاوەکەشم پێ ئاسایی نابێ کۆمەڵگەکەشم پێ ئاسایی وەنیە ئەوە ئەو ئافرەتە ئەگەر ئیش نەکا بۆ تەفتیشکردنی تۆ چۆن ئەو بیر بۆ نمونە ئیسە ماڵی وهای پێی خۆش نێکچەکەی بە تەکسیە هاتو چۆ بکە بە ژن هەیە تەکسی پێەیە یا سیاری شخصی خۆی پێ هاتوچوی بێکە مطمئین نەکەواتە هەموو ئەو بوارانە ئێستا ئەبێ ئەمە بە یاسا ڕێخرێ لە ڕووی مەدەنیەوە ئەمە پێویستمان بەدەستی ژنە و توانای ژنە خی پەروەردگاری لە قورئانە زۆر جوان ئەمەی ئەگەر منە بخەمە کەلیمەم کە ئەفەرمێ المؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض يأمرون بالمعروف وينهون عن المنكر أمريك بواري سياسة أجريتو كمالياتي أجريتو شرعي حمو بواركان أجريتو كجنوبيا وبيكو بشتوان يكترن بو أمر كردن بجاكو ورجلي كردن الأخراب بيسخسف كي هو دارم شتك مان كردبي وعافس